سڵای خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان بەتایبەت پرۆگرامی پەیامی ڕۆژ بە هیوای ڕۆژێکی پڕلا خۆشی و کامەرانی بۆ هەموو لایەتان. ئازیزان خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە سوود لە تاوای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان وەربگرن و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان بن. سڵاوتان لێبێوم کاتتان باش خۆشەویستان، منیش خۆشحاڵم کە لە خزمەتی بەیازید و خۆشەویستدام. پرۆگرامەکەمان ئەمڕۆ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە زیادەڕۆیی لە دین و لە دنیادا، لە ڕوانگەیەکی ئاینیەوە باس لە زیادەڕۆیی و ئیسرافەکەین لە هۆکارەکانی دنیا و تەنانەت لە ئاینیشدا. ئایا بۆ نمونە لە ئایندا زیادەڕۆییکردن هەیە و ئاینی پیرۆزی ئیسلام چ چارەسەرێکی بۆ ئەمە داناوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی کەیسان کە ڕێکخراوێکە ساڵانە کۆنفرانس سازەکە، ئەم ساڵیش سێمین کۆنفرانسی خۆیان سازەکەن. تەوەری دووەمی بەرنامەکەمانە بێ چۆنێتی کارکردنی فەیس ئایدی کە تەوەرێکی تەکنەلۆژیە و ئەمڕۆ پێشکەشیەوەی عزیز و خۆشەویستیەکەین بۆ مێدیەوەی کەواجەی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بن کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. بەڵێ عزیزان، وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با بزانین چ گۆڕانکاری و جیاوازیە بەسەر نرخی دراوەکاندا. لای بڕکەیەکی هەمیشەی دیکەی پرۆگرامی پەیامی ڕۆژکە بڕگەی یادەوەریەکان ئاشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان. سیەکی ساڵی 1940 تیرۆرکردنی سەرکردە و خەباتکار و ڕزگارکەری گەلێ هیندستان ماهاتما غاندی لە تەمەنی 79 ساڵیدا کردەی تیرۆرکردنەکە لەلایەن تۆندڕەوێکی هیندۆزەوە بە ناوی ناتهۆرام جۆتسی ئەنجامدرا بە بیانووی ئەوەی کە ماهاتما غاندی ڕۆڵی هەبووە لە دروستکردنی کۆماری پاکستان بۆ مسلمانەکان لە ساڵی 1947دا. ماهاتما غاندی بە ڕزگارکەری هیندستاندا دەنرێت لە ژێردەستەی و مستەعمەری بەریتانیا و توانی دوای سەدان ساڵ لە ژێردەستەی و چەساوەیی هیندستان بگەینێتە سەربەخۆیی و بیکاتە یەکێک لە وڵاتە سەربەخۆکان و سوپاودام و دەستگای بەریتانیا لە وڵاتە بکاتە دەرەوە. ماهاتما غاندی بڕوای بە توندوتیژی و شەڕ و کوشتار نەبوو. ئەو ڕزگارکەرێک بوو چەکی دەستی تەنها بریتی بوو لە چڵە زەیتونێک. ئەو کاری دەکرد بۆ هۆشیارکردنەوەی میلەتەکەی بە مافەکانیان و دەرکردنی بەریتانیا لە وڵاتە. بەنەماڵەی ماهاتما غاندی بە درێژایی مێژوو لە ڕوبەڕووبوونەوە و تێکۆشاندا بوون دژی بەریتانیا.
ماهاتما غاندی ڕۆژی 2 دەی ساڵی 1869 لەدایک بووە. 31 ساڵی 2001 پاش 9 ساڵ بەسەر کۆنگرەی یەکەمی دایەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی دووەمی خۆی لە شاری سلێمانی دەبەستێت. لەو کۆنگرەیەدا تەواوی بەرپرسە سەربازیەکانی شاخ دەرچوونەوە و بۆ یەکەم جاریش دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بووە ئەندامی سەرکردایەتی. یەکێتی ئەگەرچی شەڕی ئازادی و مافەکانی ژنانی دەکرد، بەڵام لەو کۆنگرەیەدا هیچ ژنێک دەرنەچوو بۆ ئەندامەتی سەرکردایەتی حیزبەکەی. ژمارەی ئەندامانی کۆنگرە 1225 ئەندام بوو. ژمارە ئەندامانی سەرکردایەتیش لە 23 ئەندامەوە بۆ 45 ئەندام زیاد کرا. جەلال تاڵەبانی بە بێڕکابەر و دەنگدان بۆ سکرتێری گشتی حیزبەکە هەڵبژێردرایەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵی 1975 لە سووریا دامەزرا لەلایەن 7 کەس لە دەستەی باڵای ئەو حیزبە. لە مێژووی 45 ساڵی تەمەنیدا تەنها 4 جار کۆنگرەی بەستووە، ئەگەرچی لە پەیڕە و پرۆگرامیدا هاتووە کە 4 ساڵ جارێک دەبێت کۆنگرە ببەستێت و لە نێوان هەر کۆنگرەیەکیشدا کۆنفرانس و پلینیۆمی خۆی گرێ بدا. کۆنگرەی یەکەم یەکێتی لە ڕۆژانی 29 و 31 ساڵی 1992 لە دوای ڕاپەڕین بەڕێوەچوو. تێیدا کۆمەڵی ڕەنجدەران و یەکێتی شۆڕژگەڕان هەڵوەشێندرانەوە. هەر لەو کۆنگرەیەدا عومەری سۆفی عەبدوڵڵا ناسرا و بە عومەر دەبابە بە هۆی نەخۆشی دڵاکوتێوە کۆچی دوایی کرد. سڵاوتان لێبێت دووارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لە زیادەڕۆیکردن لە دین و لە دنیادا. خوای گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ کول وەشڕەبوا وەلا تسریفوا، بخۆن و بخۆنەوە لە پێداویستیەکانی ژیان کەڵک وەربگرن و زیادەڕۆیی مەکەن. و کۆمەڵێ لە 3 کەس لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچنە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەی ئاینداری و پەرستشەکانی پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله علیه وسلم پرسیار دەکەن لە خاتو عایشەی دایکمان. ئەویش دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژانێ بە ڕۆژوو دەبێ، ڕۆژانێ دەخوا دەخەوێ و هەڵدەستێ عیبادەت دەکات و کۆمەڵێ لە خێزانەکانیشی بەدەوریەوە هەن. ئەوان هێشتا لە عیبادەت و پەرستشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناڕازی بوون و پێیان وابوو هێشتا کەمە. کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە دەبیستێتەوە، بانگیان دەکات و پێیان دەفەرمێ من پێغەمبەری خوام لە ئێوە زۆر پارێزگارتر و زۆر لە خوا ترسترم، ئەخۆم و ئەشخەوم و دەشخەوم و شەو نوێژی ژەکەم و خێزانیش دێنم و هەر کەسێ لە سونەتی من لابدا ئەوە لە من نییە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم فەرموودەیەش زیادەڕۆییکردنی لە ئایندا قەدەغە کردووە و تەنانەت کاتیشی بۆ دیاری کردوین کەوا لە 3 ڕۆژ کەمتر نابێ ئێمە ختمێکی قورئانی پیرۆز بکەین و دەشفەرمێ باشترین ڕۆژ و ڕۆژبەکەی داوودە سەلامی خوای لەسەر بێ کە ڕۆژ ناڕۆژێ بووە. بۆ قسەکردن لەسەر زیادەڕۆیکردن هەم لە دین و هەم لە دنیا بەتایبەت ئەوەی دنیاییەکەی کەوا ئێمە هەم لە خواردنە هەم لە خۆشگوزەرانیا هەم لە خەو و گەشتکردن و زۆر شتی دیکەیات سنوورمان بەزاندووە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەیوب عەلی زانای ئاینیمان کردووە کە لە چەمچەماڵەوە ڕاستەوخۆ قسەمان لەبارەی ئەم تەوەرە گرنگەوە بۆ دەکەم. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ، سوپاس بەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی. پێم خۆشە لەبارەی زیادەڕۆییکردن یا پێناسەی زیادەڕۆییکردن لە ئیسلامدا چییە و ئایا زیادەڕۆیی تەنها لە خواردن و خواردنەوە و هۆکارە مادیەکانی ژیاندایە یان بۆونە لە ئاینیشدا دەکرێت زیادەڕۆیی بکرێت؟ سڵاوی خوا لە جەنابتان و تێکڕایی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستا بەڕێزیارە پێشەکی هی جوانت داڕشت بۆ بابەتەکە زیادەڕەوی لە دین و دنیادا بابەتێکی گرنگ و جێی خۆیەتی کە پێویستەکە ئێمە هەڵدەین ئەم بابەتە زیاتر لە ناو خەڵدا ئاماژەی پێ بکەین و باسی بکەین بە ئومێدەی کەوا بتوانین خەڵکی هۆشیار بکەینەوە چۆن لە دینە هۆشایی دەکەین کە پێویستەکە لە دنیاشدا هۆشایی بکەین. دیارە کۆمەڵێک زیادەڕەویمان هەیە کە زیان بە خۆشمان و بە کۆمەلگایشمان دەگەیەنێت لە دنیادا. وەکو ئاماژەت پێکرد ئەو 3 کەسێک کە دێنە پرسیاری عیباتی ماڵی دێنە پرسیاری عیباتی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەلات وەسەلام، ئەم سیانە دوایی پێغەمبەری خوا وەڵامی چۆن بووە؟ یعنی وەڵامی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئاماژە بۆچی بۆ ئەوەی کەوا ئەمانە زیادەڕەوی نەکەن.
کاتە ئێمەش لە زروف و سەدەمی ئێستادا و لە ژنگەی ئێستادا کۆمەڵێک زیادڕەویمان هەیە کە ئێمە ئەنجامی ئەدەین، بەڵام بەبێ ئەوەی کەوا هەستی پێ بکەین ئایا ئەمە هەم لە ڕووی عورفیەوە، هەم لە ڕووی شەرعیەوە، هەم لە ڕووی یاساییەوە، هەم لە ڕووی قانونی ئاسمانیەوە، هەم لە ڕووی قانونی زەویەوە ئایا ڕەوایە ڕەوا نییە. یعنی جێگای خۆیەتی کە پێویستە کە هەرێکێ لە ئێمە هەوڵدات ئەم بابەتانە بۆ ڕژێنێت و باسی بکات و ئاماژەی پێ بکات و خەڵکی لێوریا بکاتەوە. چۆن کوردوەتەی دەڵێ هەموو شتێک بە خوێش بە مەعنا، ئەی کورد جوانی فەرمووە. بەڵام ئێمە چەندان کار و پیشەمان هەیە کەوا زیادڕەوی تیاکەین، پێویستەکە هەوڵدەین هەموو لایەکمان ئەو کار و پیشانە لە خۆمان دوورخەینەوە و خەڵکی لێسات بکەینەوە کە زیادڕەوی تیاکەن. یەکێ لەوانە سەبەت بە کارەبا. ئێمە دەبینین کارەبا موچی گشتیە، موچی هەمووانە و دەستپێوەگرتنی ئەرچی هەمووانە، بەڵام دەبینین ماڵێک لە 8 سەعاتە دەبینین ئەم کارەبایە بە 30 ئەمپێر کارەبا ئەبینین ئیشەکەی خۆی پێڕەواکە جێبەجێ کات. بەڵام لەگەڵ ئەوەشا دەبینین جارێکی دیکە کە کارەبای نیشتیمایی دێتەوە بە هەوەسی خۆی ئەم ماڵە کارەبا سەرف ئەکات. ئەی بۆچی لە ماوەی 8 سەعاتە تۆ کارەباکەت کاتێک کارەبایەکی 3 ئەمپێریە جگە لەوەی کەوا بۆیلەرێک و سبیتێک ئیش پێ ناکە، بەڵام تێکڕایی کە ئامریکانی دیکە ئیشی پێەکەی، بەڵام کاتێک کارەبای نیشتیمانی دێتەوە دەبین زیادڕەوی تیاکەین. بەڵام ئێمە زیادڕەویەکە لە دنیادا، چونکە کاتێک ئەگە دەستمان پێوەگرت ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵین هاوکاری چیمان کردووە، هاوکاری هەموو ئەو کەسانمان کردووە کەوا بەشداریان کردو لە کارەبا. بۆیە دەبێت ئێمە لە ئیمڕۆ بەدواوە وریابین ئەو کارەبایە بە پێی پێویست سەر بکەین کە گڵۆپێکمان پێویستەوە بیکوژێنەوە بۆچی بۆیکە ماڵێکی دیکە ڕووناک بکەینەوە. ئەمە لەسەر ئاستی کارەبا. نیعمەتێکی دیکە کاتێکە دراوە بە ئیمڕۆی ئێمە پێویستە کە هاوڵاتیانی ئێمە، بیسەرانی ئێمە، بینەرانی ئێمە ئاگدار بن سەبارەت بە ئەنتەرنێت. دیارە ئەنتەرنێت خزمەتگوزاری بۆ ئێمە کردووە، خزمەتمان پێەکە، ئەرکمان بۆ ئاسانەکە، کار و پیشەمان بۆ سووک ئەکات، بەڵام زیادڕەویەکی دیکە لە بەکارهێنانی ئەنتەرنێتە هەیە بەڕاستی بەداخەوە. یعنی قوتابیەک خوێندکارێک کاتێکە قوتابی بێت پیشەکەی قوتابیە، بەڵام دەبینین زۆرترین کاتی بەچێدا بە ئەنتەرنێتدا بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەدا بەداخەوە، کە لەگەڵ ئەوەشدا دەوێت زۆرترین کاتی بەچی بدا بە قوتابی بە خوێندنەکەی بدا، بە خوێندنەوەکەی بدا، بە لەبەرکردن بکە، بە نووسین بدات بەداخەوە. کە ئێستا لە وڵاتی ئێمەدا ئەم ئەنتەرنێتە پەیدا بوو، تۆڕە کۆمەڵایەتەکان پەیدا بوو، ئیتر خوێندنەوە کتێب نەما، گۆڤار نەما، موجەلە نەما، یانی بیرکردنەوە نەما، کل لەبەرکردن نەما. وای لێ هاتووە هەرچی زاکری مرۆڤەکانی ئێستای سەدەمی ئێستای ئێمەدا هەمووی پوکاوەتەوە، کەڵ هیچی بۆ لەبەر ناکرێ. یەکێ لە هۆکارەکان چییە؟ ئەوەی کەوا ئێمە زیادڕەوی ئەکەین لە چی لە بەکارهێنانی ئەنتەرنێتە. ئێمە پێوتێت چی بۆیە زیادڕەویکردنە لە چی لە دنیادا لە گەدەی واتە بۆیە گەدەشی زیادڕەویەکی دیکە کاتێک کە ئێمە ئەنجامی ئەدەین. بەڵێ مامۆستا دەمەوێت لەبارەی زیادڕۆیکردن لە خواردن و خواردنەوەکانمانە کە لە ئێستادا بەشێکی زۆر لە مرۆڤەکان بە تایبەت ئەوەندەی کە لە سەسفرەخوانەکانمان دەخورێت ئەوەندەش فڕێ دەدرێتە نێو خۆڵ و خاشاکی شارەوانیە و فڕێ دەدرێت لە کاتێکە زیادڕۆیکردن خوای گەورە شوبهاندوێتی بە برای شەیتان لە قورآنی پیرۆزە. ئایا بۆ نمونە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دەبێت خۆی بپارێزێت لەوەی کە هەرچیە کەوتە بەردەستی لە سەسفرەخوانی خەڵک بە یاری خۆی گەدەی تەواو پڕ بکات صلی الله علیه وسلم؟ مامۆستای بەڕێز، خوای پەروەردگار سوبحانه وتعالى کاتێککە مرۆڤی دروست کردووە لەگەڵ ئەوەشدا خواردن و خواردنەوەشی بۆ حەڵال کردووە. دیارە خواردن و خواردنەوەکان ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث، بەڵام بەداخەوە لە زروف و سەدەمی ئێستادا کە خواردنەکان هەمە جۆرن، خواردنەکان زۆرن، خواردن لە دەرەوە زۆرە، لە ماڵەوە زۆرە، یعنی وای لێ هاتووە ئێمە پێکەوە نان ناخۆین، کە پێکەوە نانمان نەخوات زیادڕەوی دەکەین، کە زیادڕەویمان کە دیارە دکتۆر بەڕێزەکان زیاترەوە ئاشنیان هەیە، ئەوان پێیان وایە یەکێ لە هۆکارەکانی نەخۆشی بە تایخۆتی نەخۆشی ژێرپەنجە پێیان وایە یان زۆر خواردنە یان خواردنی بەسەرچووە. بۆیە خوای پێگا سوبحانه وتعالى بەبێ حکمت ئاماژە بەوە ناکە کە ئەفەرمێ کولو وەشربوا، بەڵام لەگەڵەشە وەلا توسریفوا، یعنی خوای پێگا فەرمێ بخۆن و بخۆنەوە بەڵام زیادڕەوی مەکەن.
لە هەر شتێکا زادڕەوی بکەی سەرنجام سەر بشتی خراپ دەرئەچێت. یعنی وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئێمە نان ئەخۆین بەڵام تێر ناخۆین. ئەلە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام ئیجتەمیعوا عەلا طەعامیکم، ئێوە چی بکەن؟ ئێوە لەسەر خواردنەکانتان کۆ بنەوە. بۆ چکە ئینسان ئەگەر هات و بە تاقی تەنیا نانی خوارد تر بەوەسی خۆی نان ئەخوا، بەڵام ئەگەر هات و ئینسان بە جەماعی کە یەکێک لە بەرەکەتدارەکانە، یەکێک لە ئادابەکانی خواردنە ئینسان بە کۆمەڵی نان بخوات، کە بە کۆمەڵی نانی خوارد ئەو کاتە ئەتوانێت بە ڕێژەی خۆی نان ئەخوات و ئینسان نابێ هەر شتێک هاتە بەردەستی بیخوات، چکە ئینسان کاتێک نازانی ئایا نوعیدەی تۆ، ڕیخۆڵەی تۆ، گەدەی تۆ، ئایا ئەم شیرینیە، ئایا ئەم چەوریە، ئایا ئەم سوێریە، ئایا لەشی تۆ، جسمی تۆ هەڵی ئەگرێنە، لەگەڵشە مامۆستای بەڕێزی ئێمە یەکێک لە زیانەکانی دنیا ئێمە کە ئەیکەین ئیمڕۆ چییە؟ ئەوەیە کەوا ناجوولەین. ئێکاکە تۆ ئەگەر سیارەیەک بەنزینێکی خراپی تێدا بکەیت برا بە ئاسانی سەرفی ناکە، مەکینەکە عیبدار ئەکات، لێخوڕینی نابێ و کوپێ سورعەتی نابێ، هەڵسانی نابێ. کاتێک ئێمە ئەم هەموو خواردنە ئەخۆین و لەگەڵەوەشە هەزمی ناکەین، لەگەڵەوەشە وەرزش ناکەین، لەگەڵەوەشە بە پێ ناسوڕێینەوە، یعنی جاری وایە ماڵی خۆی لەگەڵ بازاڕەکەیە 500 کیلۆمەتر 500 مەتر دوورە ناتوان بە پێ بڕوا، کاتە ئەمە لەگەڵ ئێشە ئێمە زیادەڕەوی ئەەکەین، لەگەڵەوەشە هەزمی ناکەین، لەگەڵەوەشە وەرزش ناکەین، لەگەڵەوەشە ناسوڕێینەوە، مامۆستای بەڕێز ڕۆژوو نەماوە. یعنی ئێستاکە سەلەفی ساڵح ئەفەرمێ بە زستان ئەفەرمێ ئەم زستانە پێوەتێکی ڕەبیعی ئیماندار، کاکە لەم کاتەیە تۆ ئەگە 3 ڕۆژ خواردن بخۆیت و ڕۆژی دووشەمە، ڕۆژی پێشەمە ئەگەر هاتو بە ڕۆژووی ئەو کاتە کۆمەڵێک میکرۆب و نەخۆشیە لە کۆڵی تۆ ئەبێتەوە، بەڵام دەبینی ئێمە لەگەڵ ئەوەشە بەداخەوە کە زیادەڕەوی ئەەکەین، بەڵام لەگەڵەوەشە هەزمی ناکەین. زیادەڕۆیکردن لە قسەکردندا خاتو عایشە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە لەسەر خۆ و بە کەمی قسەی دەکرد دەتوانی وشەکانی بژمێری. ئێمە لە فەیسبووکە، لە چاخانەیە، لە کۆڕ و کۆبوونەوەی کۆمەڵایەتیمانە، لە بازاردا لەبارەی سیاسەتەوە، لەبارەی ئەدەبەوە، لەبارەی ئاینەوە، لەبارەی فەلسەفەوە، حتا لەبارەی ئەوەی کە هێشتا خوا لەوە چێ پیشانی ئەمەی نەدابێ قسەی لەبارەوە ئەکەین، ڕەخنەکرین، قسەی ناخۆشەکەین. ئایا لە قسەکردنیشدا زیادەڕۆیی و سنووربەزاندن هەیە و ئاینی پیرۆزی ئیسلام هیچ باسێکی لەبارەی قسەکردنی زۆر و بێبنەما هەیە یا بۆ منە ئەوی بەجێ هێشتووە بۆ ژیانی خۆمان؟ مامۆستای بەڕێز دیارە زیادەڕەویکردن لە قسەکردندا ئەگەر لە دانیشتنەکانمان نابێت، یان لە میوانی بێت، یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت، یان لە بە تەلەفۆن بێت، یعنی مامۆستای بەڕێز بە حەقەت دەبێت ئێمە ئاگدار بین. إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. إنسان كاتێک یەکەم هەر کاتێک شتێک پەیوەندی بەوە نەبوو قسەی ناکە باشەمە. بەداخەوە مامۆستای بەڕێز ئەم قسەکردنەوەیەکە لەوانە چییە؟ خەڵکێکەیە کە شتێک پەیوەندی بە ئەوە نییە قسەی تیاکە. بۆ نمونە کابرا سارێ بۆ خۆی کڕیوە، خانوو بۆ خۆی کڕیوە، جاری وا هەیە پۆشاکی بۆ خۆی کڕیوە، هاوسەرگیری بۆ خۆی ئەنجام داوە، بەڵام خەڵکی قسەی تیاکە، خەڵکی سادی ئەکاتەوە، خەڵکی بێ بێتاقەت ئەکات. وەجابین دەبینی ئێمە کاتێکە لە کۆڕموسێکە دا بنشین، ئەگەر لە دانیشتنیشا بێ، ئەگەر بە سرێش بێ دەبێت قسە بەکردن بەسەر ئەبێت. ئەمە یەک. حتا پرسیاریان لێکردی وڵام مەدەرەوە و هەروەها قسە بە خەڵکی مەبڕە، لەگەڵشە کە ئەمە هەموو زیادڕەویە. یعنی ئەم زمانە دەبێت ئێمە هەوڵدەین ئەوەندە قسەی پێ بکەین، ئەوەندە قسەی کەوا چییە خەڵکی پێ بەتاقەت نەکەین. یعنی بەدڵنیایی ئەگەر هات و لە ئاسمانەوە ڕسوماتمان لەسەر بوایە، بازمان لەسەر بوایە، وەسڵمان بۆ باتە قەنەعات کە وەکو ئاو و کارەبا ئەوەندە قسەمان پێ ناکرد. بحقیقت ئەمە نیعمەتێکە ئینسان دەبێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. يعني پێغەمبەری خوا ئاماژەی پێکە عەلەیهی سەلات وسەلام ئەگەر باوەڕت بەخوا بە ڕۆژی دوایی یان چاک بڵێن یان وسکت بە. لەگەڵەوەشە بەداخەوە مامۆستای بەڕێز ئەم تەلەفۆنە کە ئەم پاکیتانە پەیدا بووە، مانگانە کاتێک پڕ ئەکاتەوە، ئیتر نیوەڕۆ، عەسر، مەغریب، عیشا، هەتاکو ئەتوانێ قساکە. کاکە معقولە سەعات 12 شەو 2 شەو تەلەفۆن بۆ مامۆستایەکە، وەڵام مامۆستا پرسیارێکم هەیە، کاکە کەبرا خەوتووە، لە کاتی نوێژە تەلەفۆنی بۆ کرێ، لە کاتی نان خواردنا تەلەفۆنی بۆ کرێ.
ئەمە چی پێوتی ئەمە زیادە ڕەویە بەڕاستی لە قسەکردن و جوێکردندا بەڕاستی. زۆر باش مامۆستا لە بەرامبەر تەواوی زیادە ڕۆیەکانی ئێمەوە سەرمایە و گەنجینەی کاتمانە بەخشین واتە من کە ئەوە 10 سعات و 5 سعات بە دیار تەلەڤیزیۆنێکەوە بە دیار ئینتەرنێتەوە لە کاتی خواردن و خەوا بەسەریە بەم سەرمایەی پڕبەهای کات و وەقت ئەدەم بەم شتەواتە زۆر جار شتێکی دیکە لەوانەی کە خێزانی ئێمەی گرتوتەوە سەرنجامیش بۆتە هۆکاری شیرازەپسان و هەڵوەشانەوەی خێزانەکانمان دانیشتنی خێزانی کۆمەڵگەی کوردیە بە دیار کۆمەڵێ زنجیرە درامای بێبنەما و دوور لە کەلتوری ئێمە بەتایبەت زنجیرە دراما وەرگێڕاوە تورکیەکان کەوا ئێستا بازاڕیان گەرمە و خێزانی وا هەیە لە سەعات 7 ئێوارەوە تا 12 شەو 3-4 ئەڵلقەی تورکی سیر دەکات و بە 900 و 600 و 700 ئەڵلقەش بەردەوامی هەیە و وەرز و دوو وەرز و سێ وەرزیش هەیە ئەمە تا چەند پێویستە ئێمە سنوورێ بۆم زیادە ڕۆیەشمان دابنین کە سەرنجام هەم کاتی پێ بە فیڕۆدەین هەم لەوەچە بێتەوە کاری هەڵبەشانەوەی خێزانەکەشمان. وڵا بەداخۆ مامۆسای بەڕێز کۆمەلگای ئێمە زۆر چاولێکەریە کاتێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕیکلام وەرچێ بکرێت ئیتر خەڵکی هەمووی بەدوایاچێت لە تیڤەکانە کاتێک ڕیکلام بۆ درامایە بکات یەکسەر بەدوایە خەڵکی ئەچێت ئیتر ئەبێ ئەوێ لە یەکەم حەڵقەوە هەتا کۆتا حەڵقە ئەوێ سەیریکە یعنی بەداخەوە جاری وا هەیە ئەچێ بۆ میوانی کاکە میوانی بۆ چییە؟ میوانی بۆ گفتوگۆیەکی شەرعانەی ڕێکوپێکی گونجاوە بۆ تازەکردنەوەی برایەتی و خزمەتیە لەگەڵەوەشە ئەم میوانیە بۆی کەوا هەستی خۆشەویستیمان بۆ زیاد بکە یەکسەر یان دووشت ئەکا یان ئەوێ ئەنتەرنێت خەریکی ئەنتەرنێت بێت بە خانەخوێ بە میوانەوە یان لەگەڵ ئەوەشا خەریکی چییە بێ یان خەریکی وڵا ئەوێ درامەکەی لەبیر نەچێ یان حەڵقەکەی لەبیر نەچێ بەداخەوە ئەم تەمەنی ئێمە زۆر پیرۆزە بە تایبەتی تەمەنی گەنجێتی حتا نەڕوات قەدی نازانین و دڵنیایش بین یەکێ لەو پرسیارانی کەوا لە قیامەتا لێمان ئەکرێت تەمەنت و کاتت و عمرت و ژیانت لە چیا سەرفت کرد یعنی خەڵکی وا هەیە هەموو کات و تەمەنیشی چیەکە لە پێناوی کە بۆ پێگەاندنی خۆی بۆ دروستکردنی خەڵک بۆ خزمەتکردنی خەڵکە سەرفیەکە بەڵام ئەم هەموو تەمەنی بۆچی هەوا و ئارەزوەکانی کاکە ئەگەر نەفس جڵەوی نەگری بۆ هەموو شتە مباحەکانی زادڕەویەکە بۆ شتە حەڵاڵەکانی زادڕەویەکە ئیلا ما ڕەحیمە ڕەبی ئیلا مەگەر نەفسی خوا ڕەحمی پێ بکات بۆی ئێمە داوامان وایە لە خێزانەکان یەکێ لە وەکارەکانی کە قوتابەکانمان ناخوێنن کچەکانمان بەگوێمان ناکەن منداڵەکانمان سەرکێشی ئەکەن وەکارەکان باوکودایکە ئەم باوکودایکە خۆی دانشێ نەخەوێت لە کاتی خۆیدا لە کاتی خۆیان هەڵنەسێت لە کاتی خۆیان کات دابەش نەکات و بەنای بۆ منداڵەکانی نەبێت و ئامۆژگاریان نەکا بەبێ گومان بەخوا شیرێ فێروی بە گەنجی بەخوا تەشی ناکە بە پێری بە حەقەت یعنی ئەمە دڵنیابین ئەمە حاڵمانە بە تایبەتی وڵاتی ئێمە ژینگەی ئێمە ینی وا ڕۆژ بە ڕۆژ بەدواوە ئەچین هیچ بەرەو پێشبوونێک ئەم هەموو تەکنۆلۆژیای پێشکەوت بەڵام بەبێ گومان ئێمە هە بەدواوەچین بۆ بەدواوەچین هۆکارەکە ئەوەیەکەوە ئێمە بیر ناکەینەوە ئیبداعمان نییە داهێنانمان نییە چۆن ژیاوین هەر بەو شێوەیە بەڵام بەداخۆ دەبێت لە زەرد و فیسەدەوەی ئێستادا بتوانین کاتەکانمان تەنزیم بکەین یعنی مامۆسای بەڕێز قوتابیەک 24 ساعتی هەیە ئەگەر 8 ساعتی خەو بێت ئەگەر چەند ساعتی بۆ سەردانی و میوان و بازار و وەرزش بێ ئەی باقی ساعتەکانی دیکە چی لێکات ئەی کاتەکانی دیکە چی لێکە لەگەڵەوەش ئێمە جەدوەلمانیە نەخشەمان نییە بۆچی بۆ ڕۆژانەی خۆمان کە لەگەڵەوەش لە کاتی خۆیان بخۆین لە کاتی خۆیان هەڵسین لە کاتی خۆیان وەرزش بکەین لە کاتی خۆیان بخوێنەوە ئەو کات سەرکەوتوو ئینشاءالله. 2019دا 576 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە ئەمەش بەهۆی تیژڕەوێتیە بکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هۆکاری زۆرینەی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ تیژڕەوی و خێرا لێخورین لەلایەن شۆفێرەکانەوە کە ئەمەش دەچێتە خانەی زیادەڕەویکردنەوە بۆ نمونە ئایا کاتێکەوە نێوان هەولێر و سلێمانی بە 3 سعات یا 4 سعات دەبڕدرێ و شۆفێرێک بە سنگ دەرپەڕاندنەوە دەڵێ من بە 2 سعات دەگەمە هەولێر ئەمە تا چەند دەچێتە چوارچێوەی زیادەڕەویەوە و چۆن پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێنمایی هەبێ بۆ شۆفێران لەوەی کە تەنانەت
لە ڕێڕۆشتنێکەوە کە دەفەرمێ بێ زۆر لەسەر خۆ و نەرمونیانە بچن تا شۆفێریکردن کە نابێت لە سنوورێت تێپەڕێکەوە ببێتە هۆی یان لە دەستدانی خۆی و سەرنشینەکانی. مامۆستای بەڕێزیارە لە زمانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەلات وەسەلام سیارە نەبووە، بەڵام دەبینین ئەسپ و ماین و ئەوانە هەبووە کە لەگەڵ شاوە ئازیەتی هەبوو خەبێ خزمەتی بکرێ، بەڵام الحەمدوللا کە لە زوو فسەوی ئێستادا خوای پرگار نیعمەتی سیارەی پێبەخشیوین. ئەم نیعمەتی سیارەیە ئێمە ئەگەر هاتوو وەکو خۆی خزمەتی نەکەین و وەکو خۆی لێی نەخۆڕین و وەکو خۆی نەیگەین بە ئەنجامەکانمان کارەکانمان کە پێڕەوا بینین سەرئەنجام یان خۆمان تیاچین یا کۆمەڵ خەڵک تیاچین. ئەتوانین بڵێن هیچێک لە مردن و زۆربوونی مردنی ئێستادا ئێتی یان مردنە یان برینداربوونە یان تیاچوونە یان لە دەستدانی ئەندامەکانمانە چییە بۆی لێخوڕین سیارەوەیە. یعنی ئێمە هەموو شتێک حسابی خۆی هەیە. ئێمە بە پێی بەڕێکی خۆمان پاڕێکێشە، ئەمە کورد و ئافەرموانیە بە پێی بەڕێی خۆمان پامان ڕاکێشە، بە پێی ویست و ئارەزۆکانمان ئیشەکانمان جێبەجێەکەین، بەبێ تەندروستیمان خواردن ئەخۆین، بەبێ گومانش بەبێ شەقامەکانمان کۆڵانەکانمان ڕێگەکانمان بە تایبەتی ئەو ڕێگانەی کەوا شارەکان ئەبەستێ بە یەکتریە و بزانین کەوا چۆن ئەڕوات چۆن لێ ئەخوڕی. کاکە شەقامێک کە ئەڵێ هەشتا لێ خو بخڕا بیکۆڕی بە 120 بەرهەشتێ بکەی بەبێ گومان زیان بە خۆت و بە هاوڵەتیان ئەگەێنێت. یعنی ئێمە وتراوە ئەتەئنی من الله والعجلة من الشيطان، لەسەر خۆیی و هێمنی و ئەمانە هەمووی لە خواوەیە، بەڵام پەلەکردن لە چیەوەیە؟ لە شەیتانەوەیە. خوای گەورە سبحانه وتعالى لە سوڕەی لوقمان فەرمێ وەقسی فی مەشیکە. ئینسان کاتێک کە بەڕێگاشدا ئەڕوات چی بکە؟ ئەبێ لەسەر خۆی بڕوات، بە هێواشی بڕوات. یعنی لە هەمووشی خەتەرتر ئەوەیە مامۆستای بەڕێز ئێمە کاتێک کە زانایان ئێستاکە فتوان داوە ئەڵێن هەر کەسێ لەسەر دەستی بە سیارەکەی تۆ لە ناو سیارەکەی تۆ کە بە سورعەتەوە تیا بچێت و یان بریندار بێت تۆ مەسئولی. یعنی تۆی موسڵمان تۆ کەسێکی موحیدی بۆ خوا سوڵحاوی، بەڵام لەگەڵ ئەوەیشتا تۆ هۆشیاری هاتوچۆت نییە. ئەدەی لە کەسێک ئەڵێ دوای وڵا پەشیمانەوە پەشیمان بوونەوە نییە، ئێستا دەبێت ئاگدار بین کاتێ ڕێگاکانمان دەڵێ لە هەشتا لێ خوڕا، ئەڵێ لە 100 لێ خوڕ بۆچی؟ بۆی کەوە ئەم ڕێگای ئەوە هەڵناگرێ کە هەڵی نەگرت هەر کاتێک کەسێ سەردەستی تۆ بە سیارەی تۆ تیا بچی بەبێ گومان تۆ مەسئولی. وەی ئیسلام ئێستاکە ڕێگری ئەکات لە چی؟ لەوەی کەوا سورعەت بەڕێستان کە لە ستۆدیۆکانمان لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئازیزان پاش ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. ئەگەر یاقوتی حەمەوی چەند سەدەیە بەر لە ئێستا بڵێ زۆر وڵاتی دنیا گەڕاوم هێندەی شارە زوور زانا و عولەمای تێدا نەبووە و ئەگەر لە ڕابردوودا بە بەغدا وتبێ پایتەختی زانایان و دارولعولەما، ئەوە لە ئێستادا ئاستی زانستی زانکۆکانی ئێمە هێندە لە دواوەیە و هێندە لاواز و هێندە خراپە پیا و بەزەیی بە خۆی دادێتەوە. کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی کەیساین تەوەری دووەمی بەرنامەکەمانە بێت کە ئامانجی ئەوان ئامانجێکی پیرۆزە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆکانی ئێمە و وەڕزگارکردنی ئەو چەقبەستووی و بە ڕۆخداچوونەی زانکۆکانی ئێمە کەوا بۆتە شوێنی مۆدێلگەرایی و خۆنواندن و تەنها کات بەسەربردن و سەرنجامیش بە بڕوانامەیەکی تەنها پڕکراوە دێنە دەرەوە و هیچ بەردێناخەنە سەر دیواری دروستکراوی ئەم کۆمەڵگەی ئێمە. بەڕێز دکتۆر فەهمی حسێن کاکەمەند سەرۆکی ڕێکخراوی کەیساین میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بۆ قسەکردن لەسەر کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوەکەیان و ئامانج و کارەکانیان. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆی کە کاتێکتان دەرخان کرد بۆ توێژنەوەی زانستی. زۆر سپاس. کاکتۆرەکە سەرتا پێمان بڵێ بزانین سیمپۆزیم چییە و ئامان چیە لی؟ بەڵێ سیمپۆزیەمەکە تەمان ئەمە سێم سیمپۆزیەمە ئێمە ئەنجامین ساڵانە ئەنجامین بە شێوەیەکی گشتی لە دوو بەش پێگیە سیمپۆزیەمەکە. لە بەشی یەکەم بریتە لە جۆرێک لە ئاهەنگ و دەستخۆشی و خەڵاتکردنی ئەو توێژەرانەی کە لە ساڵی ڕابردووە بە ناوی کوردستانەوە یان بە ناوی دامەزراوەیەکی کوردستانەوە توانیویانە توێژنەوەیەکی جیهانی بڵاو بکەنەوە و ئاستێکی بەرزی هەبێ.
بەشی دومی سیمپۆزیەمەکە بریتە لە چەند کورتە سیمینارێک و چەند پەناڵێکی بچووک بۆ ئەوەی ئەو کەسانی کە لەوێ ئامادە بوون سوودمەند من لە ئەزمموی توێژەرە سەرکەوتۆکان و توێژەرانی دیکەی کوردستان لە ئێستادا لە چ قۆناغێکدایە؟ بەڵێ ئێستا ئێمە ئامادەکاری بۆ سیمپۆزیەمەکە عادەتەن لە دوو بەش پێگیە بەشی یەکەمی بریتە لە کۆکردنەوە و ڕانچینی توێژینەوەکان ئێمە ئێستا ژمارەیەکی باش و دڵخۆشکەر توێژینەوەمان بەدەست گەشتووە تا ئێستاش لە پرۆسی داغڵکردنی کرایتیریاکانی ئەو توێژینەوانین بۆ داتابیزەکە و بۆ پرۆسی ڕانچینەکە و ئەمە وا بڕیارە تاکو 5 بەردەوام بێ لە دوای ئەوە بەرنامە و پرۆگرامی سیمپۆزیەمەکە زیاتری ئەعلانەکرێت و بانکەشەکرێت بۆ ئامادەبوون لە سیمپۆزیەمەکە ئامانجیەوە تا چەند پەیوەندی بەوە هەیەکەم لە پێشەکەکە ئاماژەم پێکرد کە ئاستی زانکۆکانی ئێمە زۆر دواکەوتوە ینی کە بۆ منە ڕیزبەندیدا ئەندرێ ینی وەکۆڵێت تەواو مادووەبی ئینجاگەیتە سەر عێراق و کوردستان و زانکۆکانی ئێمە ئەمە تا چەند ئێوە دەتانەوێ بگەن بەوەی کەوا هیچ نەبێت تۆزێ ئاستی زانستی زانکۆکانی ئێمە بەرز بکەڵە جاڵا پێشەکەی تۆ بۆ من دوو بەش بوو بەشێکی زۆر دڵخۆشکەر بوو کە باسی مێژووی ئێمە کرد بەشەکەی تریشی زۆر دیپرسان بوو زۆر ناخۆش بوو حقیقەتە بەڵام یەک شت هەیە دواکەوتنی زانکۆکانی ئێمە دوو بەشە هەمووی زانستی نیە بەشێکی تەکنیکیە پێم وایە بەس ئیرادەیەکی بەسیط ئەتوانێت چاکیکا کە ئەمە هیچ بەنسبەتنەوە هیچ خەموخەفەتێکی نایە چکە هەر دقیق ئیرادەی کوردستان دەسڵاتی کوردی توانی ئەو ئیرادەی هەبوو بە خێرای توانی چاکیکا بەشێکی تری توێژینەوەی زانستی ئەوەیە کە ئێمە کاری لەسەرەکەین ئەوەش بۆ من هەر دڵخۆشکەرە چکە ئێمە بەوازحی ئەیبینین گەشەسەندێکی باش لەم بوارە هەیە لە ئێستاە بە بەراورد بۆی کە ئێمە 2 ساڵی ڕابردوو سیمپۆزیەمان ئەنجام ماوە ئەگەر بیت و داتاکانمان بەراورد بکەی هەست بە جەمپی ئەکەین هەست بە بازدانی ئەکەین لە بواری توێژینەوەی زانستیە کەواتە توێژینەوەی زانستی ئێستا لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە بووی کە بەڕێزدا ماژە بۆەوەی کە لە چاو چەند ساڵێکی ڕابردوودا ئێستا گۆڕانکاریی باشی بەخۆ بینیوە بە دڵنیایەوە ئەتوانم بڵێم پێشکەوتنێکی باشی بەخۆ بینیوە بەڵام بە دەقیقی من داتای وڵاتانی دراوسێم ئێستا لەبەردەست نییە بۆی بڵێم ئێمە لە فلان وڵات باشترین لە فلان وڵات خراپترین من ئەتوانم خۆمان بە خۆمان بەراورد بکەم بەوەی کە لە ساڵانی ڕابردوو زۆر باشترین و ئەو توێژینەوەی بەدەست ئێمە گەشتووە زۆر دڵخۆشکردن و هیوادارم بەم سلۆپە بەرز بینەوە ئەگەر بەم سلۆپە بەرز بینەوە من وای ئێمە وای ئەبینین کە دوور نەبێ گەڕانەوەمان بۆ ئەو مێژووی کە جەنابەت باس ئەمە کاریگەری ڕێکخراوەکەیەوەیە ببوورە ڕاز جاوەڵا ئەو پرسیارە حەق نەبوو لە من بگرێ حەقوا بوو خەڵکیکە جوابی ئەو پرسیارە باتەوە بەڵام کە پرسیارەکەت کردووە حەقە منش ڕێی خۆم بڵام ئەتوانم بڵێم بەشێکی باشی کاریگەری ئەوەی ئێمەیە بەشێکی باشی چکە ئێمە بۆ وێنە ئێمە سەرەتا کە لە 2016 کۆتایی 2016 سەرتا حەڤە ڕانچینمان کرد و دەستخۆشیمان لە توێژەران کرد و توێژەرانمان بان کرد خەڵاتمان کرد لەو کاتەیە توێژەر بانگ نەئەکرا خەڵات بکرێ ڕاست بوو ڕانچینی زانکۆکان هەبوو بەڵام توێژەر ئەناسێنرا تاوای لێ هات لە ساڵی پارە جگە لە ڕانچینەکەی ئێمە لایانی پەیوەندیدار لە ساڵەکە 2 جار دەستخۆشی لە توێژەرە کرد 2 جار هەمان توێژەر خەڵاتی وەرەگرت بەوەی ئێمە ئەبوو بە 3 جار کاتە ئەم جۆرە لە تەشجیعکردنە بە تەئکید ئێمە دەست پێشخەر بووین گومان لەوە نییە بەڵام لانی پەیوەندیداریش و لانی حکومی بە تەئکید ئەوانیش هەنگاوی زۆر باشیان ناوە زانکۆکان هەنگاوی زۆر باشیان ناوە ئەمانە بە گۆڕانکاریەکە و بە بەراورد بەخۆمان جێ دڵخۆش یانجێ ئەوەیە دڵی پێخۆشکین بەڵام ڕێگەیەکە زۆر دوور و درێژە هەر ئەوەیە ئێمە ئەڵێن نیشانێکی باشمان لێ دەرکەوتووە ئیشەڵا هیوادارین بگەینە شوێنی خۆی زۆر باشە مەرجی توێژینەوەکان چین کاتێ مامۆسایەکی زانکۆ یا قوتابیەکی زانکۆ توێژینەوە ئاراستەی ڕێکخراوی کەیساینەکە کامانن ئەو مەرجانەی کە ئێوە بۆ پەسەندکردنی ئەم توێژینەوەی دەیگرنە بەتاکید ئێمە لیژنەیەکمان هەیە ئەو خاڵانە ئەبێ بەسەر هەموو توێژینەوەکە تەطبیق بێ ئەو کاتە داغڵەکرێ بۆ داتابیزەکە خاڵەکان یەکەم ئەبێت ئەو توێژینەوە لە 2019 بڵاو کرابێتەوە یان قبول کرابێ بۆ بڵاوکردنەوە خاڵی دوم ئەوەیە کە ئەو توێژینەوە پێویستە ناوی دامەزراوەیەکی کوردستانی لەسەر بێ بۆ ئێمەگەر توێژەرێکمان هەبێ لە ئەمریکا توێژینەوەی ئەنجام بە ناوی زانکۆیەکی ئەمریکی لەسەر بێ بەڕاستی نەچۆتە ڕانچینەکەەوە چکە ئەو توێژینەوە تا ڕادێ بۆ ئێمە زۆر سوودی نابێت کەواتە بێت خاڵی دوم ئەوە بێ پێویستە ئەو توێژینەوەی ناوی دامەزراوەیەکی کوردستانی لەسەر بێ خاڵی سێم ئەوەیە کە ئەو توێژینەوەی نابێت لە گۆڤارێکی ساختەیە بڵاو کرابێتەوە بە هیچ شێوەیە
ئێمە فلتەری زۆر تونمانەیە لەسەر ئەو بابەتە. خەڵ چوارم ئەوەیە کە توێژەرەکە پێویستە ئەو توێژەرەی کە توێژینەوەکە ئەنێرە پێویستە یان لە دەیەکەمی توێژەرەکان بێت چکە هەموو توێژینەوەیە چەند کەسێک ئەنجامیاوە، یان ئەوەیە بێت ناوی لە دەیەکەمەکە بێ یان ئەوەیە ناوی لە چارەکی یەکەم بێ، چکە دوجار ئەمەش ساڵانی پێشوو کێشەی بۆ دروست کردوین بۆ منە توێژەرێکی کورتە بووە لە 200 ناو بووە لە 300 ناو بووە، کارێکی زۆر سادە و سەرەتایی پێسپێراوە، بەڵام لەبەرەوەی توێژینەوەکە لە وڵاتێکی پێشکەوتووە بەڕێوە چووە دوجار ئەم توێژەرە خراوەتە پێش توێژەرە کوردەکان کە توانیوێتی بە شێوەیەکی خۆماڵی بگاتە ئاستێکی بەرز. کەواتە دکتۆر بۆچیەوە ئەمەتان کردووە بە مەرج کە ئەبێ مەرجە لە دەیەکەمەکان بێ لەوانەیە کەسێکە بێ لە یەکەمەکانیش نەبێت و بەڵام ئەزمونێکی زۆر باشی هەبێت لە چاو ئەوانەی کە لە یەکەمەکانن. ئەو بۆچی ئەمەتان کردووە بە ئەزمون تەواوە قسەکە تەواوە، بەڵام ئێمە دوجار پەیپەر هەڵەسەنگێنین، خودی توێژەرەکە هەڵناسەنگێنین. ئەو توێژەرە بە ئەزمونیشی هەبێ، بەڵام لەو پەیپەرا بەشداریکردنێکی زۆر سادەی هەبووە، بەشدارێکی سەرەتایی هەبووە و ئەم کێشەیە ئەگەر تۆ ئێستا سێرڤێ بکەیت لە ناو مامۆستاکانی کوردستانە زۆر بەیان ئەو گلەیە ئەکەن کە هەندێک توێژەر لە کاتی ڕانچینی وەزارەتە هەندێک توێژەر خراونەتە پێشەوە کاتێ سەی توێژینەوەکانیانەکەی تەماشاکی ئەم بەس ئیشی کۆکردنەوەی داتا بووە، یان تەماشاکی ئەم ئیشێکی ئەو توی نەکردووە، بەڵام لە هەمان کاتە ئەمە خۆشتێکی باشە دەستخۆشی لێ بگرێت، هیچ گومان لەوە نیە، بەڵام ئەمە کاتێکە کە مافی مامۆستایەکی زانکۆی سلێمانی ئەخۆی مافی توێژەرێکی کوردستان ئەخۆی کە خۆی لەسەر پشتی خۆی بە توانای خۆی گەشتۆتە ئاستێک کەمتر لەو ئاستە، بەڵام ئەو ئاستی توێژەریەکەم کە باسمان کرد دەرەوە بووە، یعنی ما بڵێن خەڵکێکی کە توێژنەوەکە ئەنجام داوە، بەڵام ئەم چۆتە ناو گروپەکەەوە. لەم کاتە مافی ئەمەی دووەم ئەخۆی وەگەرنا ئەوەی یەکەمیش ئیشێکی هەر باشی کردووە، بەشداری لە توێژنەوەی زانستی کردووە، هاوکاری توێژەرانی دەرەوە بووە، ئەمە هەرجێگەی دەستخۆشیە، بەڵام کاتێک کە مافی ئەمەی توێژەری دووەم نەخوات. زۆر باشە. ئەم سیمپۆزیمە کەی ئەنجام دەدرێت و بەروارەکەی مەبەستمە و لە کوێژ ئەنجام دەدرێت ساز دەدرێت؟ بەڵێ وا بڕیارە بەشێکی سەرای لەسەرەوە ڕێکەوتوین کە ئینشاءالله لە 22 مانگی دووی ئەم ساڵ ئەنجام بدرێ. شوێنەکەی ئەم ساڵ لە هەولێرە و زۆر سوپاسی بەڕێز پارێزگاری هەولێر دکتۆر فرسەت ئەەکەین کە پێشوازێکی گەرمی لێکردین لە ئیڤێنتەکە لە خۆمان و بەڵێنی ئەوەشیدا کە بەشێک لە خەڵاتەکان بگرێتە ئەستۆ. زۆر باشە. جیاوازی سیمپۆزیمی ئەمساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوودا چییە ئەوەی کە بەڕێستان هەستان پێکرد؟ جیاوازەکان ئەوەی زۆر دڵخۆشکەرە ئاستی توێژینەوەکانە، توێژینەوەکانی ئەم ساڵ ئاستیان زۆر بەرزە، توێژەرەکان ئاستیان زۆر بەرزە، بۆ وێنە توێژەرێک ساڵی پار ئەگەر توێژنەوەیکی نردووە سەرکە ئەم ساڵ 4 نردووە، ساڵی پار ئەگەر 2 توێژنەوەی ئەنجامدابێ ئەم ساڵ 8 ئەنجاماوە. تەماشاکەی هەم لە کوالیتی هەم لە ڤۆلیۆم و کوانتیتی ژمارەکان هەڵکشاون، ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە، ئەمە جیاوازێکی زۆر وازح و گەورەیە. دومیان گواستنەوەی ئیڤێنتەکەی بۆ پایتەخت. ئێمە ڕاستە ساڵانی پێشوو لە سلێمانی کردومانە بۆ هەموو کوردستانی باشوور بووە، بەڵام لە سلێمانی ئەنجاممانەوە. ئەم ساڵ لە هەولێر ئەنجامین، هیوادارین کەڤەری ناوچەیەکی تری فراوان بکە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەم ساڵیش ژمارەیەکی زۆر لە زانکۆکان هاتوونەتە سەر خەت لەگەڵمان و وەزارەتیش لە تاوتوێکردنی بابەتەکایە و هیوادارین ئەوانیش بە هەمان شێوە بێن بەدەم ئیڤێنتەکە. باشە. ناوەڕۆک و بابەتی توێژینەوەکان تەنها بواری زانستی و بەشە زانستیەکان ئەگرێتەوە یان بۆ منە ئەگونجێ بوارەکانی دیکە بەتابەت شوێنەوار بێ، ئەدەب بێ، فەلسەفە، فکرەمان؟ ئایا توێژینەوەکان تەنها بریتین بە بەشە زانستیەکان زانستەکان ئەوانەی کە دەخوێنن یان بۆ منە بوارەکانی دیکەشی تایە؟ بەڵێ جاوڵا ئەو کەسانەی کە ڕێکخراوی کەیسان بەڕێوەبن اختصاسیان زانستە ئەزمونیەکانە، لەبەرەوە لەم قۆناغا ئەتوان بڵێم بەداخەوە بەڵێ کە تایبەتە بە زانستە ئەزمونیەکانەوە، پزیشکی، بایۆلۆژی، ئەندازیاری، هەتا شوێنەوارزانی و جوگرافیش هەر ئەگرێتەوە، بەڵام زانستە ئەدەبیەکان لەم قۆناغا نەکراونەتە ناوڕانشینەکەەوە. هیواداری لە ساڵانی داهاتوودا بتوانین ئەوەش بکەین. ئێوە لیژنەتان هەیە بۆ هەڵسەنگاندنی ئەم توێژینەوانە یاخۆت ئەم توێژینەوانە چۆنەگاتە دەستان و ئایا ئەوانەی کە دیاریتان کرد و هەر توێژینەوەی کە لیژنەکەی ئێوە هەڵسەنگاندنی بۆ بکات ئەگەر ڕێژەشیان زۆر بێت ئێوە هەر خەڵاتیانەکەن یاخود ڕێژێکی مەحدودتان هەیە دیاری کراوە؟ بەڵێ لیژنەکە سەرەتا دوو قۆناغە بابەتی ڕانچینەکە. قۆناغ یەکەم ئیعلانکردنە بۆ بابەتەکە و ناردنی توێژینەوەکانە و داخڵکردنی توێژینەوەکانە بۆ داتابەیزەکە، ئەمە لیژنەیەک لە ڕێکخراوی کەیسانەکە. دوجار کە داتاکان داخڵ کرا و داتابەیزەکە و ئەو ئیمێڵی کە تایبەت کراوە بە ناردنی توێژینەوەکان و خودی یەکیەکی داتاکان
تەسلیمی نوێنەری زانکۆکانی شەکرێ بۆی ئەوان چێکیکەنەوە وەکو فلتەرێ. دوجار لە کۆبنەوەیکی داخراوی ئێمە لەگەڵ نوێنەری زانکۆکانە قەرار نهایی لە ئەین لە کۆبنەوەیکی داخراوە کە ئەندامانی نوێنەرانی زانکۆکان لەوێ بن، ئەوانی کە تا ئێستا وەڵامیان داوە نزیکەی 6 زانکۆیە نوێنەری ئەوان لەوێ بن، قەراری نهایی لەوێ ئەدرێ بەڕاستی. سەبارەت بەوەی کە توێژەرێک چەندانەیە کە ئەوەش قەرارەکەی ئەگەڕینەوە بۆ کۆبوونەوەیە. ئایا لەو کۆبوونەوەیە بەست ئەوەی ئەو ڕۆژای ئەلانەکرێت یانەوە پێشتر بڕیاری لەسەر ئەێن و ئەبێ ئەو ڕۆژە ئەو کەسە ئامادە بێت لەناو نوێنەری زانکۆکان و لیژنەکەی ڕێکخراوەکەی ساین لەو ڕۆژەیە پێشوەخت بڕیاری کۆتایی لەسەر ڕانچینەکەیەن ئیعلانکردنی ڕانچینەکەوێتەوە ڕۆژی سیمپۆزیەمەکە و هەر لە کۆبنەوە داخراوەکەی ڕێکخراوەکەی سان لەگەڵ نوێنەری زانکۆکانە بڕیار ئەدرێ ئایا توێژەرێک ئەکرێت دووجار خەڵات بکرێت لەبەر توێژینەوەی ئەنجاماوە ئەوە کەوێتە سەر بۆ چوونی ئەندامانی لیژنەکە لای ئێمە و بۆ چوونی زانکۆکانیش دوجار بەیەکەوەیە قەرارین بۆ ئەو بابەتە. ئێوە یەکجار هەڵسەنگاندن بۆ توێژینەوانە دەکەن یاخود ئەگەر کەسێک قبول کرا و وەرگیرا کەم خەڵاتی پێشکەش بکرێت مەرجە کە ئەبێ لە سیمپۆزیمەکەدا ئەو توێژینەوەی تەقدیم بکاتەوە دووبارە لە بەرچاوی ئامادەبووان و لیژنەدا. لەبەرەوەی توێژینەوەکان لە چەند بابەتێکی جیاوازن بۆ وێنە ئەو کەسانی لەوێ ئامادە بن لە سیمپۆزیەمەکە مەبەست لیان ئەوەیە کە فێر بگرێن چۆن توێژنەوەی زانستی ئەنجام بن. مەبەست لی نییە کە بچیتە تەفاسیلی جۆرێک لە توێژینەوەکان کە هەمە جۆرە نەخێت لەوێ بەس تایتڵەکە خوێنرێتەوە خەڵاتەکرێ و دوجار کورتە سیمینارەکان بۆ ئەوەیە کە بۆ عام بۆ هەموو بوارەکان بیرتان لەوە نەکردوێتەوە ئەو توێژینەوانەی کە لەلایەن لیژنەیەوە پەسەند دەکرێت ساڵانە بکرێتە گۆڤارێک و چاپ بکرێ و چەند نسخەیەکی پێشکەش بە ناوەند و سنتەر و بۆونە بەشە زانستیەکانی زانکۆکانی ئەمە بکرێت بۆ ئەوەی قوتابیانی دیکە سوود لەم کرۆکی توێژینەوەی وەربگرێت کە لەلایەن ئێوە و لە گۆڤاری متمانە پێکراودا بڵاو کراتەوە بە جۆرە لە جۆرەکان پەسەندێتی ڕێکخراوەکەی ئەوەی وەرگرت. بەڵێ بیر لەوە کراوەتەوە کە ڕێبەریەک دروست بکرێت بۆ توێژەرەکان و بۆ توێژینەوەکانیش، بەڵام تەفاسیلی توێژینەوەکان ئەمە لە ڕێبەرەکە توانین ئاماژە بە توێژینەوەکە بین، بەڵام تەفاسیل توێژینەوەکان لە ئەنتەرنێت هەمووی مەوجودە، یعنی بەتەنها بە 2 کلیک ئەتوانی بیهێنی لەوانەیە تەفاسیلەکە پێویست نەکات لەو ڕێبەریا بێ، بەڵام کورتەی توێژینەوەکە و ئەنجامدەری توێژینەوەکە کێیە و چۆن کردوێتی و چی کردووە هەڵسەنگاندنی ئێمە و کۆمنتی ئێمە بۆ توێژینەوەکە ئەمە هەموو ئەکرێن قسە لەوە کراوە کە لە داهاتوە بتوانین بە ڕێبەریەک بڵاوکەینەوە. بەڵێ کەواتە بەدەمەوە هاتنی توێژەران چۆنە؟ بەڵێ ئەوە شەر ئەمە بەراوردیکەمە بە ساڵانی پێشوو زۆر باشترە. ئەم ساڵ هەستەکەین توێژەران ینی توێژەر هەبووە لە ساڵی یەکەمە خۆمان چوین پەیوەندیمان پێوە کردووە ئەو توێژنەوانەت بڵاو کردێتەوە بۆچی ناینێری بە ڕانکینەکە نردوێتی و دوایی لە هەندێکی گەڕاونەوە دوای خۆی هاتووە هەم گەڕاوەتەوە. ئەم ساڵ خۆی پێش ئەوەی کە ئێمە تەقە لە دەرگابین ئەو خۆی هەموو توێژنەوەکانی نردوو و دەستخۆشی کردو و داوای لێکردون کە ئەگەر پێویستیان پێێتی پێمان بڵێن با ئێمەش هاوکارتان بین، بەڵێ ئێمە گەرمگوڕێکی زۆر باشترە بین لە توێژەران. زۆر بەشە کاکتۆر بۆ نمونە من توێژینەوەیەکم هەیە و ئەمەوێت تەقدیمی کەم بە چ ڕێگایە دەتوانم بگەێنمە دەستی ئێوە؟ بەڵێ ئێمە ئیمێڵی فەرمیمان بڵاو کردوێتەوە excellent paper 2020@kasan.org بۆ هەر کەسێکی کە نەیبینیوە ببینێ ئەتوانی ببینێری بۆ ئەو ئیمێڵەوە ئێمە تەنها لە ڕێگەی ئەو ئیمێڵەوە وەریەگرین بۆچی چونکە ئەمانەوێ دوجار کە لیژنەی زانکۆکانیش دانیشت هەر ئەو ئیمێڵە ئەیکەینەوە پیشانی هەمویان ئەین بۆی نەوە ئەگەر کەسێ وا تێگەشتووە کە ئێمە پەیپەرێکمان داخڵ نەکردویان نا بۆی لەوێ هەمووی ببینن نوێنەری زانکۆکان ئیمێڵەکە ببینن و پەیپەرەکانیش ببینن و ئەتوانن چێک بکەن ئەتوانن بە دوواداچوون بکەن. ئەی ڕاگەیانەکان لەم ڕۆدا چ ڕۆڵێکیان هەبووە لەگەڵتانە؟ ساڵی پار ڕێگانەکان بەڕاستی جی دەستخۆشیە کە هاوکار بوون و ئەتوان بڵێم زۆربەی زۆری ڕێگانە کوردیەکان لەوێ بوون راپۆرتیان هەبوو و دواتریش بەرنامەتان هەبوو هەر خۆشتان پێم وایە لەوێ بوون و بەرنامەی تایبەتیشتان هەبوو باش بووە، بەڵام ئەکرێ باشتر بێت چونکە ئێمە پێویستمان بەوەیە توێژینەوە بناسیێنین پێویستمان بەوێت توێژەر بناسیێنین، یعنی ناکرێتەوە توێژەرێکی کورد لە کوردستان توێژینەوە ئەکا لە ئەمریکا تا یاوان توێژینەوەکەی بەسەر چاوە دانرێ قابلی ئەوە نەبێت لە ڕێگانەکانە بناسیێنرێ خەڵک بزانێت کە ئەمە چێ، بەڵام تۆ تەماشاکە هەر بەسیترین پلەی حکومی و حیزبی دەبێت ئەناسیێنرێ. بەڕاستی ئەمە مافخواردنی توێژەرانەوە ئێمە بۆ ئەوە کۆشەکەین کە ئەو مافایان بۆ بگەڕێنەوە. ئەی حکوومەت تا چەند هاوکارتانە هاوکاریم ڕێکخراوەتان؟ هاوکار بوون ناتوانم بڵێم هاوکار نەبوون، بەڵام هێشتا لە جێگەی تموحی ئێمە نییە. ئێمە ساڵی پار زۆر سوپاسەوە دکتۆر هەڤاڵ سەرجەم پێداویستەکانی دابین کرد و ئەم ساڵیش دکتۆر فرسەت هاوکار بوو کەسانی تری حکومیش بەڵێنیان پێداوین،
بەڵام هەرچی بکرێ بە توێژنەی زانستی هێشتا کەمە بە کەمێ زانین چاوەڕی تمەحێکی زیاتری مەڕاستی لە توێژەرەکان ڕێژەکەیان چەندە بۆ ئەمساڵ ئایا نێر و مێچ ڕێژەکان چکە زۆرجار لە وڵاتی ئێمەیە خانمان و ئافرەتان ڕۆڵێکی زۆر کەمە گەڕن لەوەی کە بتوان توێژینەوەیەکی زۆر باشی زانستی پێشکەش من تەنان لە بوارەکانی دیکەشدا ینی لە نووسیندا لە شێعردا لە سیاسەتدا لە فکردا زۆرجار دەنگی ئافرەت زۆر کەمە بە بەراورد بە پیاو. بەڵێ جا ئێمە داتاکانمان شکار نەکردووە دوای شکاریکردنی داتاکان ئەتوانی وەڵامی ئەو پرسیارە بینەوە بەڵام فعلەن لەوانی پێشوو دەرکەوتووە کە ئافرەت بەشداریی زۆر کەمتری کردووە لە توێژینەوەکانە هۆکارەکەی زۆر شتە لەوانەیە نەتوانین بە کۆمنتی حەلیکەین بەڵام بۆ ئەم ساڵ ئێمە نازانین بەڕاستی چونکە داتاکانمان لەبەردەست زۆر باشە کۆتا پرسیارم زۆر بە کورتی ئەم توێژینەوانە و ئەم ڕێکارانەی کە ئێوە وەکو حکوومەت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە دەگرنە بەر تا چەند ئەومان پێ دەڵێ یان بوونە و ئەومان پێ دەبەخشێت کە ئیدی خوێندکار یان بوونە توێژەر لەو کۆپی پەیست و هەڵگرتن و دانانەوەیە کە بوونە لە ئینتەرنێتە لە کۆمەڵی سەرچاوە ئینتەرنێتە دەگەڕێ راپۆرتێ توێژینەوەی کۆپی دەکات پێشکەشی زانکۆکەی ئەمە مامۆستاکەی دەکات. بەڵێ جاوە کە بە پرۆسی بڵاوکردنەوە ڕۆشت ئەو بە تاکید ڕێی ئەگیریە بەرنامەی تایبەتی هەیە کە ڕێ لەوە ئەگرێ و ئێمە گە بەردەوامی لەم جۆرە فلتەرانە بە تاکید ئەوە کۆتای پێ ئینشاءڵڵا. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز دکتۆر فەهمی حسین کاکەمان سەرۆکی ڕێکخراوی کەیساین زۆر سپاس بە ئامادەبوونت سپاس بە زۆر بەخێر زۆر سپاس بۆەوە زۆر بەڕێزم زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان زانیاریەکمان ئامادەیە گوندێک لە نێوان لەسەر سنوورەکانی نێوان ئێران و ئەفغانستان ببوورە هەوکارانمان ئاماژە بەوەکەن کە زانیاریەکەن لە ئێستادا بەردەست نیە راپۆرتێک لە ڕانیا راپۆرتێک ئامادەیە لەبارەی پاسگیر سواری شاخەوانی با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. من نام عزیز صدیقە خەڵکی شاری حاجیەوەم سەر بە قەزای ڕانیا هەر لە منداڵیەوە خولیای پاسکل سواریم هەبووە و بەردەوام بووم لەسەر پاسکل سواری بەشداری چەندین پێشبڕکەی پاسکل سواری شاخەوانیم کردووە لە سلێمانی لە هەولێر کە لەسەر ئاستی عێراق بوون توانیمە دووجار لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم بەدەست بێنم و جارێکیش پلەی دووەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق و کە بەهۆی ئەم بەدەستێنانی پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق توانیمان بەشداری پێشبڕکەی وڵاتی دەرەوە بکەین وڵاتی تونس کە پێشبڕکەی پاسکلی شاخەوانی کرایەوە لەسەر ئاستی هەموو دەوڵەتە عەرەبیەکان. من محەممەد علی حەمە لە ناحەی حاجیەوە لە دەڤەری ڕاپەڕین تاوەکو ئێستا چەندین پلەی بەرزم بەدەستێنەوە لەسەر ئاستی هەموو عێراقەوە لەسەر ئاستی هاوڕێن دووجار پلەی یەکەم بەدەستێنەوە لەسەر ئاستی هەموو عێراق و دووجاریش پلەی پێنجەم لەسەر ئاستی هەموو عێراق ئەمە جگەلەوەی کە هەچ پێشبڕکێکی دۆستانە کراوەتەوە من توانیمە پلەی دووەم بەدەست بێنم و عەزیز سدیقیش توانیوەتی پلەی یەکەم بەدەست بێنێ. پاسکیل سواری شاخەوانی جیاواز لە یاریەکانی تر پێویستی بە توانە و لێهاتووی تاکە کەسی هەیە و لە شوێنە شاخاوی و سەختەکاندا دەبێت پاسکیل سواران نمایشەکانیان بکەن. جگەلەوەی یاریەکی مەترسیدارە و زۆر کات یاریزانەکان
دووچاری مەترسی دەبنەوە بەڵام ئەوان هێزگار چێژی لێ دەبینن. پاسکل سواری شاخەوانی بە زۆری لە شوێنە سەختەکان و لە شوێنە مەترسیدارەکاندا ئەنجام دەدرێت لە شاخە بەرزەکان و زیاتر هاتنە خوارەوەی لە سەرەوە بۆ خوارەوە وەرزشێکی پڕ سەرکێشی و پڕ مەترسیە ئێمە چێژی لێ دەبینین بەهۆی ئەوەی کە لە شاخەکان دێنە خوارەوە چالاکی زۆر جوان ئەنجام دەدەین. ئەو پێداویستیانی کە ئێمە بەکاری دێنین کڵای و فولفەیسەوە هەروە هەردوو پارێزەری ئەژنۆ و ئاینشک و پاسکیلێکی باشە بەڵام لە ڕووی پاسکیلەکانەوە بۆ نمونە ئەمە پاسکیلی شاخیە کە بۆ داونهێڵ بەکارهێنری هاتنە خوارەوە لەسەر شاخ و بەڵام بە کەڵک ئەوە نایەت کە تۆ تەمرینی کرۆسکەنتری پێ بکەیت. دەستخۆش لا هەرێمی کوردستاندا زۆرن ئەو گەنجانەی کە خاوەنی توانە و لە هاتووی تاکە کەسین بەڵام پێویستیان بە پشگیری هەیە بۆ ئەوەی ببن بە پاڵەوان لە وڵاتانی دەرەوەشدا. ڕێنازەر سەلان دەڤەری ڕاپەڕین تایبەت بە پەیامی ڕۆژ. تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان تەوەرێکی تەکنەلۆژی و زانیاریە و چۆنێتی کارکردنی فەیز ئایدی دەکەینە تەوەری سێمی بەرنامەکەمان. بێگومان مۆبایلی زیرەک لە ئێستادا ئەوەندە پێشکەوتووە کە بە کۆمەڵێ لە هەستەوەرەکانی مرۆڤ دەتوانێت بۆ نونە کۆمەڵێ کار هەیە پێی بکرێ یا بۆمنە ئەو کۆد و ڕەمزەی کە لەسەری دادەنرێ بکرێتەوە. ئەمەش لە پێناو زیاتر پاراستنی ئەو داتا و وێنەوە ڤیددیۆیانەی کە کەسی بەکاربەر لە نێو مۆبایلەکەی خۆیدا هەڵی گرتوون تا لە دەستی خەڵکانی دیکەیان لە ئەگەری ونبوونیاندا بیان پارێزێ بەڵام زۆرجار ئەمەش لەوەچە سلبی و ئیجابیاتی خۆیە بێ. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە تەکنەلۆژیە و زانیاری زیاتر لەبارەی بەکارهێنانی فەیز ئایدی میوانداری زۆر بەڕێز کاک دیاراوات شارەزار لە تەکنەلۆژیا و زانیاریمان کورە. کاک دیار زۆر بەخێر بێ و سپاس بۆ با بزانین فەیز ئایدی چییە و جەناب دۆکو شارەزایەکی باری تەکنەلۆژیا چۆن باسی فەیز ئایدیمان بۆ بکەین. فەیز ئایدی بریتە لە سیستمێکی ناسینەوە کە کار لەسەر ناسینەوەی دەموچاوەکات. دیارام سیستمە لە ساڵی 2007 لەلایەن کۆمپانیای ئەپڵ دیزاین کراوە دروست کرا و بۆ یەکەم جار لە ئامێرەکانی آیفۆن X و آیفۆن XRدا بەکار هات. فەیز ئایدی جێگەی فینگەرپرنتی گرتوانە بۆی ئەوەی کە لە ئامێرەکانی پێشووی ئەپڵ لە جیاتی فەیز ئایدی پاسکۆد هەبوو لەگەڵ فینگەرپرنت پاسکۆد بە باڵن بە شێوازی ژمارەی کۆدی ژمارەی لەگەڵ 5 بەڵە لە مۆبایلە نوێەکانە بۆی ئەوەی کە هۆمبەتن نەما لە ئایفۆنە دوگمەی هۆم نەما لە ئایفۆنە کامل هەموو مۆبایلەکە بوو بە شاشە بوو بە سکرین لە بری فینگەرپرنت فەیز ئایدی بۆ زیاکرا. فەیز ئایدی بە شێوازێکی زۆر ورد کار لەسەر ناسنەوەی دەموچاوی خاوەنی ئامێرەکە ئاکات وە خێراییەکی تا ڕادێک زیاتریشی هەیە لە شێوازەکانی تری سکیوریتی لە مۆبایلە. ئەمە بەس تەنها لە ئایفۆنا کارەکات ئێستایان لە هەموو مۆبایلێکی زیرەکە ئێستا بەکارهێنرێت کاری پێ بکرێت؟ نا بە تەنها لە ئایفۆنانە لە دوای ئەوەی کە کۆمپانیای ئەپڵم سیستمی لە ئامێرەکانیا جێگیر کرد کۆمپانیەکانی تری ڕکابەری کۆمپانیای ئەپڵ وەک سامسۆنگ وەک هواوی ئەوانش بە هەمان شێوە بۆی ئەوی لە زۆربەی مۆبایلەکانە هۆمبەتن نەماوە هەموو مۆبایلەکە کامل مۆبایلەکە بریتە لە شاشە سیستمی فەیز ئایدی تیا جێگیر کراوە. بەدل لە فەیز ئایدی لە زۆرینی مۆبایلەکانی تری وەک سامسۆنگ و هواویە لە چەند مۆدلێکا بۆ نمونە وەک نۆتینەوە وەک نۆتیدا ئەم مۆبایلانە لە بەشی پشتەوەی مۆبایلەکە و لەسەر سکرینی مۆبایلەک لەسەر شاشەکە فینگەرپرنتیشی تیا جێگیر کراوە. لە ئامێرەکانی ئەپڵ تەنها پاسکۆد لەگەڵ فینگەرپرنت لەگەڵ ببوون فەیز ئایدی هەیە. لە ئامێرەکانی تری سامسۆنگ و هواویای باڵێن کۆمپانیەکانی تری ڕکابەری ئەپڵ بە هەمان شێوەی ئەپڵ فەیز ئایدیان تیا جێگیر کردووە لەگەڵ فەیز ئایدیا فینگەرپرنت و پاسکۆدی ژێ لەگەڵ پاتێرم بە شێوازی هێڵ مۆبایلەکە ئاکاتەوە لەگەڵ پاسکۆد و فینگەرپرنت و فەیز ئایدیش. زۆر باش ئەمە سیستەمە بۆ نمونەگەر لە مۆبایلێکی زیرەکانە بێت دەتوانرێت بۆیدا بەزێنرێت و دابرێت؟ نەخێر بەدەلەوەی کە ئەمە سیستمە هاردوێریشە هاردوور واتە بە پارچەیەک بە ئامێرێک لە نێو مۆبایلەکە جێگیر کراوە. سیستمی فەیز ئایدی لەگەڵەوەی کە سیستمە پێک هاتووە لە سێنسەرێک ئەم سێنسەرە سێ کاری جیاواز ئەکات.
کاری یەکەمی ئەم سێنسەرە بریتە لە پیشاندانی تیشکێکی ڕووناکەرەوە چەند خاڵێکی ڕووناکەرەوە تیشکێک کە ڕاستەوخۆ کار لەسەر بینینی دەموچاوەکەکە و ناسینی دەموچاوەکەکات بە شێوازی تیشکی ژێر سوور. بەشی دووەمی ئەم سێنسەرە پێگاتوە لە تیشکێکی ڕووناکەرەوەی دیکە کە کار لەسەر ڕووناکردنەوەی دەموچاوەکە و زیاتر ناسینی دەموچاوەکە و شێواز و هەڵکەوتە و دروستبوونی دەموچاوەکەکات. و بەشی سێمی ئەم سیستمەش ئەم با بڵێن هاردوێرە پێگاتوە لە کامێرایەک کە وێنەی ڕاستەوخۆی دەموچاوی خاوەنی ئامێرەکە ئەگرێ بە شێوازی تیشکی ژێر سوور کەمەواکە سکیوریتێکی بەهێزتری پێ ببەخشێ بۆی کە تەنها خاوەنی ئامێرەکە بتوانێت ئامێرەکە بەکار تێناچێت کە هەڵە بکە بە جۆرە لە جۆرەکان یا بۆ کاتێک کە خاوەنەکەی بێ ئاگایە لەوەی کە کەسێک ئاوار لە ئاستی دەموچاوی یا بۆ نەخەوتووە و بەبێ ئاگایی سەری شاشەی مۆبایلەکەیەکە لەم کاتانە هەڵات دەکایان بۆ منە ئەبێ هەستە بۆ جۆرە لە جۆرەکان خاوەنەکەی ئامادەیەکی تەواوەتی هەبێ بۆ کردنەوە. دیارام سیستمە بە تەنها کار لەسەر چاو ناگاریان بەس دەموچاو هەمووی تەواوکەری یەکە شێوازی هەڵکەوتی دەموچاوەکە ئەیناسێتەوانە و چاوی بەکارهێنەری ئامێرەکەش هەمووی بەیەکەوە تەواوکەری ئەم سکیوریتیە و بەیەکەوە ئەکرێتەوانێ پێویستە ئەو کەسی کە بە فیس ئایدی کارەکە ئەکرێتەوان ئامادەیەکی هەبێ بۆی کە بکرێتەوە ڕاستەخۆ ئەیناسێتەوە لە کاتی خەوتنە کەسێکە خەوت بێ ناکرێتەوە سیستمە بەی شێوەیەک ناکرێتەوانە وە چەند حاڵەتێک ڕوویاوە کە لەلایەن کەسێکی ترەوە کراوەتەوانە دیارە ومان نەزانین با بڵێن خەڵک هەیە دوانن لێکچوو یەکن لەم حاڵەتە چەند حاڵەتێک ڕوویاوە کە بە تەواوی لێکچوو یەک بوون و لە یەک چوون سیستمەکە کراوەتەوانێ سەیری ئەو کامێرەیە دەکەم و لە ماڵەوە یا لەسەرەوە بۆ من سەیری شاشەکەکەم و مرۆڤێکم قسە دەکەم و زەردەخەنە دەکەم و پێ دەکەن و دیارەکە جۆرە لە زیندوێتیم پێوە دیارن لەو کاتە ئەگە بۆنە فەیز ئایدیەکە ڕوبەڕووی تەلەڤیزیۆنەکە بکرێتەوە ئەو کاتە چی؟ ناکرێتەوانە ئەبێ دووری تۆ لەو ئامێرەکە فیس ئایدەکی تیا جێگیری کراوە لە دووریەکی دیاریکراوانە کار ئەکات گەر زۆر دوور بێت کار ناکە تەلەڤیزیۆنەکەەوە تا فیس ئایدیەکە کەمتر لە نیو مەتریش بێت کار ناکە بەهۆی ئەوەی کە وەک ئاماژەم پێەیە ئەو سێنسەری کە کارەکە ئەکات پێک هاتووە لە سێ بەشی جیاواز کە ئەم بەشانە بە شێوازی تیشکی ژێر سوور ئەم فەیزیادی لەسەر جێگیر کراوە دەموچاوی ئەو کەسی لەسەر جێگیر کراوە ئەبێ ڕاستەوخۆ ئەو کەسی کە ئەوێ ئامێرەکە بکاتەوە ڕاستەوخۆ بەرامبەر مۆبایلەکە بێ خۆی بەرامبەر مۆبایلەکە بە نەک وێنەیەکی یان ڤیدیۆیەکی زۆر باش ئەم فەیز ئایدی تەنها لەسەر ڕوخسارە یان بۆ نمونە ئەمەندە و بەرەو سەر زۆر جار ببوورە خانمان کە ئێمە جای ئەنین لەوانەیە لەو حاڵەتە سەرپۆشمان بەسەرەوە بێ بەڵام لە حاڵەتێکا کە بەسەرمان نەبێت سیرەکەی نایکاتەوە ئەی هۆکاری ئەمە چی ئەم گرفتە چییە؟ ئەمە زۆر بە خاڵێکی گرنگە دیارە ئەم سیستمی فیس ئایدی بە شێوازێکی زۆر دقیق و ورد کارەکە لە کاتێکە ئەم کەسەکە با بڵین سیستمی فیس ئایدی لەسەر مۆبایلەکەی جێگیر کردووە بەکاری ئەهێنێ گەر عینێکی لە چاوە بەدیان لە چاویانە بێ ئەیکاتەوە لەوانەیە با بڵین کەسێک عینەکی لە چاوە بێت و فیس ئایدی لەسەر مۆبایلەکەی دانابێ لە کاتێک ئەگەر عینەکەشی دابنێ هەر ئەیناسێتەوانی کێشەی نییە یان لە خانمانە مەیک ئەپ و میکاژکردن هەیە یان با بڵین وەگوی بەڕێزت ئاماژەت پێیان لە چوک هەیە بە هەمان شێوە ئەیناسێتەوە لەو بەر ئەوی ئەو سێنسەرە بە تەواوی کار لەسەر دەموچاو و شێوازی هەڵکەوتی دەموچاو و چاوی ئەو کەساکە بەڵام زۆر جار کارمان پێ کردو کاری نەکردو ئەمە هۆکارەکەی بۆچی زۆر کات لە کاتی کارنەکردنی ئەم سیستمەیە ئەگەر بە خێراییەکی با بڵین زیاد لەوی کە بۆی دانراوە ئامێرەکە بخرێتە بەر دەموچاوی ئەو کەسە نایناسێتەوانە یان پێش ئەوی با بڵین کە جاری دووەم دوو یان سێم دووباری بکەیتوانە چۆن جارێک بە خێراییکە هێناوتەتە بەردەم دەموچاوت نەخوێندێتوانە قفڵە بێت لە کاتێکە کە قفڵە بێ لە ئامێرەکانی ئەپڵە مۆبایلەکە ڤایبرێشنێکە هەزەیەک ئەکات ئاماژەت پێ ئەیە کە ئەڵێ تۆ ناتوانانی بە فیس ئایدی ئەم مۆبایلە بکەیتەوانێ لەبەرەوەی حسابی ئەوەکە ڕەنگە خاوەنی ئەسلی ئامێرەکە نەبێت زۆر باش دوای پاسکۆدەکە پێویستە بە پاسوۆرد بکەیت زۆر باشە ئەگەر بێت و من پاسوەردمدان نابێتیان تەنها ئەم فیس ئایدی بێت و نەشیکاتەوە ئەو کاتە چارەسەری من چیە بێت چۆن نەتوانم ئەو مۆبایلە بکەمەوە هیچ ڕاکارێکی تر هەیە بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێت سیستمی فیس ئایدی بە تەنها جێگیر ناکرێت لەسەر مۆبایل پاسوۆرد دابنی لەگەڵ یا ئەنجا فیس ئایدی وەختێک کورتۆ کە دای دانانی فیس ئایدیەکە گەر پاسوۆردیشی لەسەر نەبێ کە ئاماژە بەوە ئەی با بڵێن ئەتوێ فیس ئایدی دابنی
پێش ئەوی کە فیس ئایدی دابنێ خۆی یەکسە داوای پاسکۆ دەکە ئەڵە پێویستە پاسوەردێک دابنیت لە دواترفیس هەمووی ئیجابیات و چاکە و سوود و بەرژەوەندیە بۆ بەکاربەرەکە یان بۆ منە ئەگونجێ سلبیات و خراپەشیەیە کام ئەگەر هەیەی کامان ئەو سلبیات و خراپەی وەک هەموو هاوشێوەکانی تری سکیوریتی کە لە مۆبایلە هەیە بەدڵنیایی و ئیجابیاتی هەیە وەکو سلبیات یاسە هیچ با بڵین کێشەیەکی مشکلێکی دروست نەکردووە فیس ئایدی تەنها ئەوە نەبێت کە دوو کەس بە تەواوی هاوشێوی یەک بووبن لێکچوو یەک بووبن وەگەی کەوتم ئەگەر دوانە بن ئەوە چەند حاڵەتێک ڕوویاوە کە کردوێتەوەوانە ئەگینا لە هیچ حاڵەتێکی ترە فیس ئایدی کێشەی دروست نەکردووە و ئیجابیاتی فیس ئایدی چییە بەدەر لەوەی کە تو با بڵێن بۆ سکیوریتی مۆبایلەکەت ئەتوانی دای بنەی خێرایەکی زیاتر بە ئیشکردنی تۆ لە ئامێرەکە تا بەخشێت لە کاتی با بڵێن دابەزاندنی ئەپلیکیشنێک لە مۆبایلەکەتە تۆ بە ئیمەیل بڵنیایی و پێویستەکە پرۆگرامێک ئەپلیکیشنێک دابەزێنی لە کاتێکا کە تۆ فیس ئایدی لەسەر ئامێرەکە جێگیر کردووە پێویست بۆ ناکە پاسوەردی ئیمەیلەکەت لێبیتەوە تەنها بە فیس ئایدی ڕاستەوخۆ کە عازی ئەوەی کە بەرنامەکە دابەزێ خۆی ڕێکردنی خێرا بە بەکاربەرەکە بێزەبێت خێرایەکی پێ بەخشێت زۆر باشە پێشکەوتنی ئەم فیس ئایدیە چۆن دەبێت پێشکەوتنی بەچاوی بەخۆی بینیوە لێ ئێستا بەهۆی ئەوی کە جگە لە سکیوریتی شێوازی پارەدانی بانکی هەیە لە کاتێکا مەسەلەن تۆ توێ شتێک بە ئۆنلاین بکڕی یان با بڵێن پارێک لە حسابێک و بگوێزیتەوە سەر حسابێکی تر بە دڵنیایی هەموو حسابانە پاسوەردیان هەیە بەدەر لەوەی کە تۆتوانی بە پاسوەردی حسابەکەت کار بکەیت ئەتوانی بە فیس ئایدیەکە ڕاستەوخۆ ئەو پارەی کە هاتە یان هەر شتێکی کە هاتە بیگوێزیتەوە لە حسابێک و بۆ حسابێکی تر یان شتی پێ بکڕیت پێشتر باس لە کامێرە و ئەشیعا کردوە ئەم فیس ئایدیە چۆن کار دەکات کامێرە یاخود ئەشیعایە ئەم فیس ئایدیە پێک لە سنسەرێک و ئەم سنسەرش بریتە لە سێ بەشی جیاواز کە هەریەکان کارێکی جیاواز ئەنجامەدەن بەشی یەکەمی ئەم سنسەرە وەگەوەی کەوتم بریتە لە تیشکێکی ژێر هێڵی باڵێن بنووشەی هێڵی ژێر سوور کە کار لەسەر ناسینی دەموچاوەکەکات و بەشی دووەمی ئەم سێنسەرە بریتە لە تیشکێکی ڕووناکەرەوە کە دەموچاوەکە ڕووناک ئەکاتەوانە بۆی کە بیناسێتەوە و هەڵکەوتە و شێوازی دروستبوونی دەموچاوەکە ئەناسێتەوە و بەشی سێمیش بریتە لە کامێرەیەک کە وێنەی ڕاستەوخۆی دەموچاوی خاوەنی ئامێرەکە ئاگرێت بە هەمان شێو ئەویش بە تیشکی ژێروەنەوشەی بۆی کە بە تەواوی دڵنیا بێتەوە لەوەی کە خاوەنی ئامێرەکەیە بەکارهێنەری زۆر باشە گرفتەکانی دیاترین گرفتەکانی فیس ئایدی چییە بۆ نمونەکە باست کرد لەوانەیە هەندێک جار هەڵە بکات ئەم هەڵەکردنی فیس ئایدی چییە بۆچی ئەبێ ئەم هەڵە بکە هۆکارەکەی چییە هەڵەکردنەکە وەک ئەوەی کەوتم ئەگەر کەسێک خاوەنی ئامێرەکە نەبێ بیاوێت بەکاری بێنێ ناکرێتەوە بە هیچ شێوەیەک هەڵە ناکە لەوەیە تەنها لەوەیە کە نەبێ ئەگە دوو نەفەر لێکچوو بن بکرێتەوانە تەنها ئەو هەڵەیە هەیە تەنها ئەو هەڵی هەیە تا ئێستا یعنی هیچ حاڵەتێکی شاز ڕووی ناوە تا ئێستا چکە بە دەگمەن ڕوئایە کە دوو کەس هاوشێوەی یەک بن یعنی تۆ توانی دڵنیایی تاوەبی بۆ کەسانی ئێستا بۆ نمونە منێک یاخود ڕاز ئەگەر فیس ئایدی دابنێت دڵنیا بێت لەوەی کە هیچ دەموچاوێک نایکاتەوە تۆ توانی ئەو دڵنیایە بێت بە دڵنیایەوە لەبێت تا هیچ حاڵەتێکی وا ڕووی ناوە ئەپ کۆمپانیای ئەپڵ کە دروستکردی با بڵێن خاوەندارێتی ئەم سیستمی کردووە سەرەتا ئەو دروستی کردووە بە تەواوی سەپۆرتی کردووە و دڵنیایی ئەدادە بەکاری ئەگەر بەرامبەرەکەمان پاسوەردەکە بزانێت و بتوانێت لە ڕێی پاسوەردەکەەوە ئەکرێتەوە ئەمە یاخود بزانێ پاسوەر لەبەروی با بڵێن کۆدە هەر کەسێک کە ئەو کۆدە بزانە بە دڵنیاییەوە ئەکرێتەوەوانە لەبەر ئەوە فیس ئایدی بەهێزتر و باوەڕ پێکراوترە لە جۆرەکانی تری سکیوریتی بۆی ئەوەی کە تەنها بە فیسی ئەو کەسە ئەکرێتەوانە بەڵام حاڵەتێکە کۆدەکە بزانرێت کۆدەکە بزانرێت ئەکرێتەوە بە دڵنیاییەوانە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دیار ئاوات شارەزا لە تەکنۆلۆژیا زۆر سپاس سپاس بۆ زانیارانی کە بێنێت بەخشید دوبارە زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی زانیاری و سەرنجتان ڕادەکێشین بۆ زانیاریەک لەسەر گوندی ماخۆنی لەسەر سنوورەکانی نێوان ئێران و ئەفغانستان فەرمون با پێکەوە بینەری بین گوندێکی جیاواز و تایبەت بە کورتە باڵاکان کە جیاوازترین گوندە لەسەر زەوی و بە یەکێک لە حەوت گوندە بەناوبانگەکانی جیهان دادەنرێت. دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی ئێران و 1262 کیلۆمەتر لە تارانی پایتەختەوە دوورە. گوندی ماخۆنیک ناوبانگی بە گوندی کورتە باڵاکان بڵاو بووەتەوە 130 کیلۆمەتر لە ناوچەی سەرپیشە لە پارێزگای خۆراسان لە باشووری خۆرهەڵاتی ئێران هەڵکەوتووە.
35 کیلۆمەتر لە سنووری ئەفغانستانەوە دوورە. مێژووی گوندی ماخۆنیک بۆ هەزاران ساڵ لەمە بەردەگەڕێتەوە. لە گوندەکەدا چەندین پەیکەر و ئاسەواری مێژوویی ماونەتەوە و تێک نەچوون. خەڵکی ئێستای گوندەکە بۆ نزیکەی 400 ساڵ دەگەڕێتەوە کە لەگەڵ هاتنی ئەحمەد خان لە ئەفغانستانەوە بۆ گوندەکە دەگەڕێتەوە و سەردەمانی پێشتر ڕێگای سەرەکی هاتوچۆی خەڵک نزیک بووە لەم گوندەوە. زۆر بە ئەستەم توانراوە ئەم گوندە بدۆزنەوە. خەڵکی گوندەکە هەمویان کورتە باڵان. درێژی باڵای هەر کەسێکی گوندەکە مەترێک و 40 سانتیم تێپەڕ ناکات، بۆیە بەرزی دەرگای خانوەکانیان 50 بۆ 70 سانتیمەترە. زۆر کەس ناتوانن لە دەرگاکانیانەوە بچنە ژوورەوە تا خۆیان زۆر نەچەمێننەوە. قوڵی ژوورەکانیان مەترێک لە ئاستی زەویەوە قوڵترە و هەر ژوورێکدا بۆ 12 مەتر تێپەڕ ناکات. نزیکەی 6 بۆ 8 کەس دەتوانن تێیدا بژین و لە بەشێکی دیکەی خانوەکانیان ژوورێک تەرخان دەکەن بۆ پێداویستی و بەرهەمە کشت و کاڵەکانیان بۆ خۆراکی ڕۆژانەیان بەکاری دەهێنن. لە هەر خانوویەکدا بە قەبارەی ناولەپی دەستێک پەنجەرەیەکی بچووک هەیە بۆ پاراستنی گەرمای ژوورەکە و هەوای ساردی دەرەوە و زانینی شەو و ڕۆژ. هیچ خانوویەک حەوشەی تێدا نییە. بەشێکی دانیشتوانی گوندەکە بەکاری جوتیاریەوە خەریکن، بە تایبەتی گەنم و جۆ و شێلم و سیر و پیاز و هەروەها بەرهەمهێنانی جۆرە ترەیەک کە وەک خورما وایە. لە ڕابردوودا لەم گوندە خواردنی گۆشت و چایی و کێشانی جگەرە قەدەغە بوو، کەس بەکاری نەهێناوە و سەرچاوەی خۆراکیان خواردنی شێلم و چەوەندەر بووە کە بە چەندین شێواز خواردنیان لێ ئامادە کردووە. دانیشتوانی ئەم ناوچەیە کلتورێکی تایبەت بە خۆیان هەیە کە جیایان دەکاتەوە لە ناوچەکانی دیکە. هەر هاوڵاتیەکی تووشی نەخۆشیەک بهاتایە دووریان دەخستەوە بۆ ئەشکەوتێکی نزیک لە گوندەکەیان تاوەکو تەندروستی باش دەبوو، اینجا دەیانگەڕاندەوە بۆ گوندەکە. پێیان وا بووە کە بەم شێوازە زووتر چاک دەبێتەوە. ژمارەی دانیشتوانی گوندەکە نزیکەی 700 کەسن. بەشێکیان بەکاری کوورەوە خۆیان خەریک کردووە و بەشێکی تریان لە ناوچەکانی دەوروبەریان بەکاری بەخێوکردنی مەڕووماڵاتەوە خەریکن و ژنەکانیشیان بەکاری ڕستن و چنینەوە خەریکن. بەڵێ خۆشەویستان، بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگە و پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بە ئومێدیەوەی کەواجەی سوود و ڕەزامەندیەوەی عەزیز و خۆشەویست بوو بێ تا بە یەکگەشتنەوەیەکتر لە پەنای خوادا بن. خواتان لەگەڵ.